تەیف سامی دوو بڕیاری لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێم دەرکرد. 9 ڕۆژ کرایە پشوو بۆ فەرمانبەرانی هەرێم. ڕۆژی سێشەممە بارانبارین دەست پێ دەکات. سلااوان لەبێ سومەیەم لە تیوارۆسی هەواڵتان پێشکەشەکەم. وەزارەتی دارایی عێراق با بڕیاری تەیف سامی جەخت دەکاتەوە کە تا کۆتایی ساڵ مۆڵەت دەدرێتە موچەخۆرانی ڕاستەقینەی هەرێم تا بایۆمەتری تەواو بکەن و موچەکانیان لە چەند مانگدا دەنێردرێت و مەترسی بڕینی لەسەر نابێت. هاوکات وەزارەتەکە دووپاتیشی کردەوە لە ڕێگەی ڕێخستنەوەی سیستەمی بایۆمەتری موچەخۆرانەوە دەیانەوێت پرۆسەی تەوتین لە بانکە فیدراڵیەکان بۆ سەرجەم موچەخۆران و فەرمانبەرانی هەرێم تەواو بکەن تا بتوانن لە ساڵی ئایندەوە موچەکانیان لە ڕێگەی بانکەکانەوە وەربگرن. دکتۆرە نەرمین معروف ئەنجامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند وەزارەتی دارایی عێراق بەپێی ڕێکارە یاسایی و ژمێریاریەکان پارەی خۆی ناخاتە بانکی ئەهلیەوە بەڵکو دەیخاتە بانکی حکومیەوە و دەشڵێت بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی کە تایبەتە بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەبێت تەوتین لە بانکە حکومیەکانی عێراق بکرێت. لە بەرامبەردا حکوومەتی هەرێم زۆرینەی پرۆژەی هەژماری منی تەواو کردو و لە ئێستادا موچەخۆرانی هەرێم بێکێشە موچەکانی خۆیان لە ڕێگەی ATM-ەوە وەردەگرن. چەند فەرمانگەیەک لە سنووری پارێزگای سلێمانی ئاگاداری هاوڵاتیان دەکەنەوە کە تا دوای هەڵبژاردن کارەکانیان ڕدەگرن و بۆ مامەڵە سەردانیان نەکەن. فەرمانگەی کارتی نیشتمانی ماوەت ئاگاداری هاوڵاتیانی سەر بە سنووری فەرمانگەکە دەکاتەوە کە لە ڕۆژی یەکشەممە واتە سیانزەی دەی 2024 تاوەکو بەرواری 22 دەی 2024 هیچ هاوڵاتیەک سەردانی فەرمانگەکەمان نەکات لە بەرەوەی ئیشوکاری فەرمانگەکەیان ڕدەگیرێت تا ئەو بەروارە. ڕاشی گەیاندووە لە ڕۆژی سێشەممە 23 دەی 2024 دەوام ئاسایی دەبێتەوە. هاوکات فەرمانگەی کارتی نیشتمانی شارباژێر ئاگاداری هاوڵاتیان دەکاتەوە لە ڕۆژی یەکشەممە واتە بەرواری سیانزەی دەی 2024 تاکو بەرواری 22 دەی 2024 هیچ هاوڵاتیەک سەردانی فەرمانگەکەمان نەکات لە بەرەوەی ئیشوکاری فەرمانگەکەمان ڕدەگیرێت. کەشناسی پێشبینی دەکات لە ناوەڕاستی ئەم هەفتەیەوە شەپۆلێکی بارانبارین ڕوو لە هەرێمی کوردستان بکات. بەپێی پێشبینیەکان شەپۆلێکی پاڵەپەستۆی نزمی چالاک لە جەمسەری باکوورەوە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست نزیک بۆتەوە. بەو هۆیشەوە باران لە وڵاتانی سووریا و ئۆردن و لوبنان دەبارێت. هەروەها شەپۆلەکە دەگاتە هەرێمی کوردستانیش. شەپۆلەکەش ڕۆژی سێشەممە دەست پێ دەکات و تاوەکو ڕۆژی پێنجشەممە بەردەوام دەبێت. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد.